ما في دايتو بك يعني شيرينم يا نبي أما لومينم توي دنيا ودينم يا نبي ما في دايتو بك يعني شيرينم يا نبي يا نبي الله 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 يا الله. بسم الله، الحمد لله والصلاة والسلام على رسول الله. أما بعد، عزیزان و خۆشەویستانی تەلەڤیزیۆنی ڕاپەڕین فامیلی، خۆشحاڵین لە بەرنامەی هەگبەی ژیان جارێکی تریش هاتینەوە خزمەتی ئێوەی ئەزیز و خۆشەویست. بۆ بەرنامەی ئەم جارەمان لە گوندی داودیەین لە قەزای پشدەر هاتووینە ئەو گوندە جوانە بۆ ئەوەی دیوە جوانەکانی ئەم گوندە بە ئێوەی خۆشەویست ئاشنا بکەین. پێش ئەوەی بێمە لای کاگ ئەحمەد کە ئەنجومەنی گوندەکەیە دەمەوێت بە چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز دەست پێ بکەین. زۆر سوپاس، سەلامەت بیا ڕەبی لە خۆشیدا بنیاخوا، هەم بۆ بەرەکەتدارکردنی بەرنامەکە و هەمیش بۆ ئارامکردنەوەی دڵەکانی خۆشمان و ئێوەی خۆشەویستیش ئینشاء الله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. وأزلفت الجنة للمتقين غير بعيد. هذا ما توعدون لكل أواب حفيظ. من خشي الرحمن بالغيب وجاء بقلب منيب. بقلب منيب ادخلوها بسلام. ادخلوها بسلام ذلك يوم الخلود. لهم ما يشاءون فيها. لهم ما يشاءون فيها ولدينا مزيد. يا ربي خواهي قورا قبولك يا إن شاء الله. ببيت معي آرامي الله كان مان كاق أحمد جان. السلام عليكم وزير. السلام ورحمة الله. شوني قربان؟ سپاسدەکەم يا أخوان موفق بي يا ربي، سلامت بي يا ربي. كاق أحمد بەڕێستان وەکو ئەنجومەنی ئەو گوندە جوانە لە ئێستادا گوندی داودیە چەند ماڵە؟ دە ماڵە. دە ماڵە. دە ماڵە.
ئەی پێشتر ئەوەی کە بە زمانی بەبیری تۆ بێ لە کۆنتردا بڵێ بەخوایجا تقریبا لە هەفتاوەرە هەر لە دەوروبەری 10 ماڵاندا بووین بەڵام هێندێکمان ئێستا زیادی کردووە چۆتە قەڵازێ چوونە قەڵاتزێ بەڵێ ئاها ئەدەنا بترین پترن بەڵێ هاوینان بۆ کاس پێ دێنەوە و بەڵە بەڵێ مەستانەکانی دەستنەوە بێ خانویان هەیە و لەوێ و یعنی ئەو کاتانەی کەوا وەرزی خوێندن دەست پێ دەکاتەوە تە لە بەو شتیان هەن بەڵێ. دەستنە قەڵاتزێ بەڵێ پاشان بۆ کاسی بێ بۆ کاس پێ دەگەڕێنەوەێرە یعنی مەکتەب ئەوانەی لی نییە لێرە بڵێ کە بەڵێ هەتا سەرەتایی لێە بەڵام مزگەوت بەڵا تا سەرەتایی لێە تا بەڵام متەوەستەی لێ نییە لێ نییە بەڵێ ئەمەش هۆکارێک بووە بۆ ئەوەی کەوا بەڵێ. بەڵێەوە شاری لەبەر بەڵێ خوێندکارەکان ئەرێ وڵا ماڵەکان ئەوەی تەلەبەی زۆرن دەشتەوە شاری بۆ تەلەبەکانی ئێمەش تەلەبەی ئیبتیدایی لێرە دەخوێنیت و بەڵێ بەڵێ مەکتەبە کشمان هەیە لە سەرارکی خۆمان بە خێرخوازی دروستمان کردووە و مزگەوتن هەیە و الحەمدولله الحەمدولله ئەی کاگە ئەحمەد لانی خزمەتگوزاری گوندەکەی چی بۆ کراوە پێویستی بە چیتر هەیە وەڵاهی جا ئێستا وەکو پێداویستیشن پێداویستین بە قیلە تاوکردن هەیە یعنی زیادەکەتان بۆ قیر بکەن ئەرێ وەڵایی خۆڵە و بۆ چەند کیلۆمەتر دەبێ ئەو مەسافەی کە قیر نەکراوە وەڵا کیلۆمەترێک 1 کیلۆمەتر ئەرێ وەڵا لەسەر جادەی قیرڕە دە ئینشاءالله حکومەتی هەرێم ئیشاءالله بڵی نەرم دەبێ و ئیشاءالله کارێکی دەکرێت جوانتان بۆ دەکات ئیشاءالله بە تەویا خوای ئەی لە ڕووی خزمەتگوزاری ئاوەڕۆ و بنکەی تەندروستی و ئەوانەی نین ئەوانەی بۆ نەکراوە ناخەیت دە ئینشاءالله ئەویشتان بۆ دەکرێت بە تەویا خوای ئیزنی پەروەردگار ئیشاءالله تۆکە لە گیانم خۆشەویستری یا نەبی یادی هاتن ناکەم فەرامۆش یا نەبی دڵبار دەبازی کاروانی ڕێتە یا نەبی داخوا دەفەرمووی شەفاعەت بۆ تۆش یا نەبی یا نەبی الله 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 یا الحين أوراد وين دبيني ئەوە قورآن وشتی لەسەر بووەنیا أري والله ژێر لە قورآانی ڕاگرتووە يقول لك قرحان راد أقدم قول لما لا راد أقدم بیخوای گەورە نوێژان دەکەم لە ژووری خۆ بە تەنێ دانیشتومان نوێژی دەخۆ دەکەم خەمێ کەسم لەبەرنی الحەمدولله لەخوای بە زیاد بێت تێر و پڕیە وڵات جا دوعای دەبە خێریش بۆ ئینشاءالله لە بەوەش دەکەم بەڵام ئینشاءالله. وانێک کە چ پێ دەڵێ پێم خۆش بۆ جارێکی دیچ بۆمەوە حەجێ چوویە عەمڕەی ئاشاءالله ئەی بۆ حەجێ جاگار نەبێت چ بکەم دەنا بەخوای پێم خۆشە دەی ئینشاءالله یا ڕەبی خوای پەروەردگار بە نسیبت دەکا ئینشاءالله خوای پەروەردگار حەجێشت بە جا نسیب وڵی دەکا بابا لەو دنیای ئەگەر نوێژ و ڕۆژووی خۆ بکەی و دین و تەحاتی بکەی ئەوە ئینشاءالله خوای گەورە دەنباتە بەهەشتێ ئینشاءالله بەهەشتی فیردەوست بە نسیب دەکا ئینشاءالله خوای تێدا بە بێت. دیداری پێغەمبەری آخر زمانی ئینشاءالله، شاد بین ئینشاءالله ئینشاءالله، دایجان ئینشاءالله. سەلامەت بیاخوا ئینشاءالله ئەو ئینشاءالله. نوێژ و ڕۆژوو ئینشاءالله من لە بۆ دەبنە کافارەتی گوناحەکان گوێگرتن لەو ڕادوێ و لە ئەرێ بابەتی والله، ئاینی پێم خوای خۆشە لە پەروەردگار بۆت بە تەلەڤیزۆنی سەدەقەی جاری لە تەلەڤیزۆنی ڕادەگرم لە ڕادوێنە ڕادەگرم بەش ساغ بێ یاخوا بە قوربانت بەش ژیان شیرینە بێتۆ بێتەمە یا نەبی ئەوانگەی عیشقی جوانی جیهانی یا نەبی دڵخاڵی لە تۆ وەک بیابانە یا نەبی دۆڕانگی بافر و دەنگی بارانی یا نەبی یا نەبی الله 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 یا الله
كاكا السلام عليكم خوا قوتي ودا أحوال شونا شاك نشكر باش قربان سلامتي كاكا أتو شوني شاك نشكر سلامة وزغو شاكا ربي شاك بن أو سلكن إن شاء الله والله وخريكي قدمين إن شاء الله وتيدي كينو دراسي دروية وتوا دراسة دروية تواري والله جادة فرداني دكان لفردان دكينو دي بينو ومالا زكاة شي ليردن إن شاء الله على والله زكاة أو ليردن شوني زكاة ليردن هلا دتنا كان إن شاء الله دتنا كي تنشيك يكتنا قبل أي وشي ديكا فقير وفقرات روتان تناك أبو جنمي وكم مالك الدعواتان لبكان والله جاء أوجت ببيت وأنا يا رمتيان ددين إن شاء الله تاني قبول كاد إن شاء الله إن شاء الله على والله سلام يا ربي أوصل يتوي تلفونه أوصل واردات شون بوا والله الأخوي بزيادة والله باش وعيبيني أوي زراعتي كردو دوان دوما دڵە بە قەدرا ساڵان بەروبووم باش نەبووە والله تقريبا ما بەڵام هەر باش خراپ نییە ئەخوای بە زیاد بێ ئارێ والله ئارێ والله خۆی بە زیاد بێگەنمەکە ئایبینە جوان بەڵام تۆزێک وردە گەنمی ئەو ساڵ قەڵەو نییە ناوەڵا قەڵەو نییە و ساڵ لە وەختی خۆی داها باران تۆزێک کەم بوون بەهۆیەوەی دەڵێ زمانە سوێلەکە وردە تۆزێک زەعیفە و ساڵ ئارێ والله هەر بە زیاد بێ ئارێ والله ئەوەندە شەیە خۆی گەورەوەندەی ناردووە دەش ساغ بێ ئەخوا کاکە ئەدێت و جانا هەر هەمان بابەتە هەر هەمان بابەتە بەیەکەوەین دەی لەش ساغ بێ با قوربانم سەلامت یاخوا واللهی وەکو کەسایەتی خزم و شتیوانین بەڵام واللهی شەریکین بۆ لانی ئیشکردنەکەی ئەرێ والله با قوربانم سواس دەکەم سەلامت بیارەبی سواس دەکەم ئینشاءالله بە ئیزنی خوای گەورە خوا سەلامەتکە یا رەبی کاکە لەشتان ساغ بێ با قوربانم سەلامت بی سواس دەکەم مەمنونم با قوربانم یاخوا بەخێر بن سەرچاوەکانم خۆشحاڵ بووین دەخۆشیان دابی با قوربانم خوا گەلاتان بێ باش ئەتو چ دەکەی لێرە خۆ تو خەڵکی ئێرە نی وە گەوێرە سێمانی براسۆنی چاشی سەلامەتی ئەتو چ دەکەی لێرە خۆ تۆ ها ئیهوا لۆکو چ دەکەی لێرە ئەمنیش لە نزیێکەوە سەردانی ئەو گوندەم کردووەکو خزمەتی ئەوشتانە هاتووم بڕێکیشان هاوکاری بکەم و دەی لەش ساغ بێ وەڵڵی جەواز لە لۆکانەوە هاوکاری چکەوە سامەزلی دەیشێم لەبەر نەبوون بەخوا بەلای هاوکاریەدا نەڕۆیشتم دەست خۆش هەر گوتم خوا قەوەتی ئەودا و بەرەکەتی ئەمنی شەروە هاوکارێکی یاوە لەگەڵیانم میشاڵە دەی ئینشاءڵڵ چاودێرێکیان دەکەم خزمەتی دەگەڵ چێ هەیە وەڵا لێرە لەگەڵ ماڵە مام ڕسووی ڕسووی بەڵێ ئەرێوەڵە زاوای وانم نەبابا ئەرێوەڵە زوزوریێتەوە ئەو بۆیە ئەگاتین گوتم کای وەختیار جادەکەی خۆشەوە ڕۆ زوم زانی بە ئەتو دایم زۆری پێدادەی هات شوێکەت خۆش چ بکەین ژیانەکە وایە حیبینێ بەش ساغ دەکاکەوەڵا خەزوری چاشیش وەگوت و داک و بابی چاک بەدەردی کابرا دەڵێ هەموو دنیاە ئارێ بەخوای خەزوری چاک وا بداتێ نیعمەتە هاوکار بێ چونکە کە کچەکەی دەداتە تۆ بەڕاستی تۆش دەبێ کوڕی ئەوان کە وەکویان لێکردی ئینسانیش دەبێ بێسفەت نەبێ سپاس بەخوای گەورە سر برمالی گالا یا نبی باشکام یکرنوش ابا بوزاوی یا نبی جاوی سرچاوی جوانی بینی بی یا نبی شولا خلواتا نامین خاوی یا نبی ئازیزان و خۆشەویستان هەر لێرەم لە گوندی داودی لە ماڵە مام حەمەدی لەگەڵ ماڵێ کاگڕسووی کوڕی مام حەمەد سەلام عەلەیکوم سلام ورحمة شلونی الله قوربان قربان شلونك تاكي ڕەبی چاک بێ يا ربي بخير بين وا ئیمانێت دات سبساوي یا من. سەلامەت بی یا خير ڕەبی بين يا اخوان مام حەمەد بله لە مێش ساڵە لەو گوندەی جەنابێت أرى والله
ئەمە لە بابی خۆن وەرگرتووە لێین ئەولادی ئێرە ئەرێ وڵی باولادی بابم لێرە بووە تەمەەن پڕبەر با پیرم لێرەیە مامم لێرەیە داکم لێرە نێژەراوە ئامۆزام دوو لێرە نێژەراون خوشکم لێرە نێژەراوە خوارزام لێرە هەموو لێرەین ئەرە وڵی تاپەکان هەموو لێرەیە تەمەەن درێژ بنیا لەو ئیمانداری شێخوەرخی مام حەمەد لە قەدیمدا ئەوەندەی کەەوە بیرت بێ قوربانی چۆن دەکرا و ئێستا چۆن دەکرێت لەو وڵی جا قوربانی خەڵک ماڵاتی دەبردە بلێن مەدانێ جەیەکیان دادەنا لەوان دەکوشتەوە بەش بەشیان دەکرد بە گوێرەی نەفەر نەفەرە ئەوەندە کیلۆیان دادەنا جا بلێن 3 کیلۆی گەی بە 2 گەی بە گوێرەی نەفەر الان شەر بە الان شەر دەستورارەوە ئەرەوەڵە هەرەوڵا لە سەر سەلامەت بیارەوەی ئەنجمەعین ئەی مام حەمەد ژیانی ئەو گوندەی لە کۆندا خۆشتر بوویان ئێستا بە حکمی ئەوەی کە ئێستا وڵی ئەلان کەرەسە خۆشترە لەبەرەوەی کەرەسە پەیدا بووە جاران دەبوو بەداسێ درو بە بەگاگێرێت گێرە کرد بە بە شوێنێت هەڵاوی دبە شەنەبات کرد بە مانگێکی لەسەر جێخونێ دەمایەوە ئەلانش بە ڕۆژێکی دای دەچێنی بە ڕۆژێکی دێنیەوە جووری ئیشەکەی وە ماندووبوونی زۆر زیاتر تێدا بوو ئارێ وڵە کوڕەدەوەی دانەبوو دەبە شەوێت لەسەر جێخونێ بای مەسەلەن نۆ کەسە کار بە ئاورێکی لە جێخونێکە بەردابای دەکاردادا نووسی لەبەر تەپۆوان ئارێ وڵە چۆ نەبووە وەتی هەیە بەزمە هەیە ئەی سیلێ ڕحم ئەو کاتی زیاتر نەبوو بەرێ وڵە ئای کوڕە بە دەوەی دانەبوو وەتی موبایلە پەیدا بوون هیچ نەماوە ئەرە وڵە سفرەی نانیەگەر ژن و پیا پێکەوە نانی دەخوا شەرمیش نەماوە ئەرێ بەخوای ئەڵان ژن و پیا و پێکەوە نانی دەخوا جاران بۆی نەبوو ژن بێتە سەر سفرەی ئیپیاوی یعنی لە کۆندا لەو لادێ ئەگە سفرە ڕادەخرا پیا و بەز ئارە وڵە ژنیش بە جواز بەڵێ ئافرەتش بە جواز هەرە وڵە کاکە ئەو نەماوە نا هۆکار چیەکە ئالعانیش هەر دەچاکین ئەو جیرە بڕوا خراپترشی دەبینی ئەمە دەمێکە قسەیەکەم کردووە گوتووە ئێمە کۆتاجیرین کەوا کڵاو جەمەدانەی با و باپیران کەدان بینین لەسەری دەنێن پێم وایە جیلی داهاتوو ئەوە نامێنی نامێنی حورمەت نامێنی خەڵک هەم بە چاوێکی سوک چاو لە اختیاری دەکا هەرێ بەخوا ئێدێ هەموو شەو ڕێی دەبینی خۆ کابراری جێعەڵ نابێ وانە ئامۆژگاری چیا ئەو جیلە و بۆ ئەو بینەرانەی کە جویان لە وەڵی جا هەست کەسێکی بلێن کوڕی هەیە ئەگە لە سەروانێکی باو باپیری خۆ بڕوا تووشی هیچ نابێ لەبەرەوەی ڕێچکەی باو باپیران وەکو ئاتێکی قورعانیە لەبەرەوەی خەڵەتەی تێدا نەبووە ئەوان دروست کردووە ئەرێ وەڵە ئەی گویان لە شەرعی ڕاگرتووە گویان لە مەلای ڕاگرتووە مەسەلاگە مەلاکت دەدی کابرا وەزانی شێخ ئەوانەکە کرد دەدی مەلایکەتەکەت دەدی مەلایەندە بە حورمەت بۆ کاکە ئەی چۆن ئەڵانەکەنی کەمترە هەرە وڵە تەمەەن درێژ و تەمەەن پڕبەرەکەت بیمە سەلامت بیارە بێ خدامەدار بێ سەلامت بیارن بۆ ئێمە ئێمە لە ئێوە فێر دەبین ئەرە وەڵال ئەم بابم لە بابی خۆم بیستوە گرانی بووە بڵێن تاون هاتووە تاون ئەو گردە خەزێمەیە لە دێرێ لە بەری چۆمڕکەی چۆمی بۆ بەریوە کوتی تاون هاتووە ئامۆزان هەموو لێ بوون ئەو ئەوش لێرە بوون ئەو هاتو گردەکەەوە تا لێرە گردی خوێڕزانی پێدەلێن دەیگو ئەو دەهات نێو لەویان ڕەبانگی مە دەکەت ئەو ڕۆ چەند کەس و مردوون دەیگو کەسەوە نێو کەس نەدەکەوت تەرەگەی ئەم لە بابی خۆم بیستووە کوتی گورێک دەگەڵ مەڕی دەڕۆیی مەڕی نەداخوات تەرەگەی مەسەلەکەەوە بە شوان نەمابوو شوان هەموو بلێن دەمرد و ئارشانەوە ئیسعال بوو وڵا دەیگو لە دوا گورێک لە نەکاوڕە ڕەمەڕیدا دەردەکە ڕۆیی بە ئەمرێ ئەو خوای هەرە بەزاتی خۆ هەرە بەزاتی خۆ ئیوام لێ بیستۆ لە بابی خۆت تەمەنیی 120 ساڵ بوو ئەگە مردووە ساڵی حفتاش مردووە بابم هەرەوە مام حەمەد لە کۆندا خەڵک زیاتر پابەندی دین و ئاین نەبووە وەکو لە ئێستا الحەم لە ئێساش خەڵکێکی زۆر پابەندە بەڵام لە کۆندا زیاتر هەستت نەدەکرد کەوا لانی تەقوان زیاتر بوو بەرە وەڵڵا بۆ مەسەلەی دینی زۆر دین زۆر مەهیم بوو
لەبەرەوەی ئەلا من خاڵم مەلا لە دێلۆیە حاجی مەلاوڵە ئەماوە بەڵام نەخۆشە ئارێ وەڵڵە ئەوە خاڵمە بلێن سەلامەت بیارە بێ مامی کە حەسەنیشە بلێن ئامۆزای بابێتی جا ئەو لە قەدیمان ئەو ماوە حاجی مەلاوڵە هەرێ وەڵڵە ئەڵانش نەخۆشە ئامین بابێمە لای کاگڕسووی کوڕەت لەسەر ئیزنت کاگڕسوو سلام علیکم سلام ورحمة الله کاگڕسوو نێوانی شت دەگەڵ بابیت ماشەڵڵا سوحبەت وشت زۆر خۆش تەمەند پڕ بەرەکەت دەکەم سلام هەر لەگەڵ خۆتدا دەژی باوکت یا ماڵت نەوەڵە ماڵە خۆی جودا دەی بەس لێک نزیکن ئاگات لێبێ لە بابی ئاگان لێکەوە دەکەم کاگڕسوو ڕۆژانە بەچەوە خەریکی جەنابەت وەڵڵا جا هەر کاری فەلاەتی و ئاوە لەش سپاست دەکەم زۆر پرس و ناخۆش گەرماشە بەخوای گەرما ئێستارێ وەڵڵا لەش ساق بێخوا سپاس دەکەم ئەمەسا ئەو کەوەی دێتۆنە هۆ بەڵێ باشە گوناح نێدەوە قەفەزەی کردو ڕۆژۆژە بەریان هەڵدەین واللهی بە من بێ هەر ئازادیان کە ئازاد گوناح واللهی جا بە جوانی لێ آخر کوڕە واللهی ڕاستە جوانن بەڵام وەڵی ژیانیشیان لێ سندونەوە وەنیا ئازادی وانەکەی شێخەودەڵێ محەممەدی وەستا محمودی بەڵێ دانکوژی داگریتەوە یعنی هەر لێرە پارێزراوترن ئارێ وەڵڵا وەڵا خۆی سا لەبەر ڕاوسیانی شوای لێ هاتووە پێم وا بێرێت لە قەفەزێکیژی کەڵان کەی تۆزێک ئازاد بن ڕەنگە چاتر بێوەچی لێ باشترە بەرەوەی دانکوژن بەداوە و بەتفەنجێ و بە تاپڕێ ئارێ وەڵا دانکوژن کاکە بۆ هیوای ئەتۆش قەفەزەکیان بۆ تۆزێک بۆی فڕا ئەمامەسا دە ئینشاڵڵا فەراحتریش دەبێت بۆی زیاتر بێن و بچن و تۆزێک حیبیانیان لەشتان ساغ بێ کاکە لە کاتن گرتن خۆشحاڵ بووین سەلامەت بنیا ڕەبی مام محەممەد زۆر خۆشحاڵ بووین سەلامەت بیاخوا زۆر سپاس سەلامەت بیا ڕەبی موفق بنیا غەم لە ناو خوێنە هات و ئاچوویە نەبی داوان ڕۆشنایی چاوانی ناهێشتە نەبی گەجێرای نووری جوانی داگیرسایە نەبی تاریکی ماڵی ئەبینی جێهێشتە نەبی یا نەبی ئازیزان و خۆشەویستان لای ئەو پەپوولە جوانانەم نەوەی دوا ڕۆژن جالیان دەپرسین زانین داخوا نێویان چیا تا چەند ڕێنمونی کراون بۆ ئاینی پیرۆزی ئیسلام ئینشاءالله کچە جوان ناوت چیا تۆ هەنی خان ئەی ماشا ئەڵڵا ماشا ئەڵڵا چەندە جوانیشە ئەی ماشا ئەڵڵا چەند ساڵی ئەمن وەڵا حەوت ساڵی لە پۆلی یەک بووی دەرچووی بۆ دوو ئەی ماشا ئەڵڵا زیرەکیشە ماشا ئەڵڵا دەزانی قورئانێن بۆ بخوێنیەوە دەدەی بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نستعين اهدنا صراطا مستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين أي ما شاء الله ما شاء الله يا ربي تمن دريج وتمن بركات بي إن شاء الله باشا هني خان إن شاء الله تمن دريج بي جوان أتونا وتشا يامور خان أي ما شاء الله سنجواني شا شهادي دزاني دادي أشهد لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله أي رحمة لخوتو داكو بابتو نو نتيجة باشا إن شاء الله تمن بركات بن كرز جوان نيوتشاتو يا شي ياور كاك ياور أتو تي دزاني جاري بالا فرنا بواو فير دبي إن شاء الله باشا إن شاء الله توش فير دكان أو خشكن لا أي شي يقدين وقت خالنا إيه أدي أوا أوا شكرا خالنا أي تبان بر بركات بن فرقين يرسل وبريكن تمن بر بركات بن إن شاء الله لداها تودا ببنا تلبيشي زيركو لبواري أينيش ببنا مامصاي قرآن وعقيدة باشا إن شاء الله درسي توحيد بلنا وبإذن إخوي مام حماد السلام عليكم. السلام. أحوالك شلونها؟ بخير شلوني؟ ماشي يا اخوة بخير. باشا. سلامت بيا. درسي شاكا إن شاء الله الله. الاخوي بزياد بيا شكرا يا اخوان دبي. الحمد لله.
زهر دەبێت شکری خوای ئەرێ هەر دەبێت شکری خوای کەین هەتا شکری خوای کەین هەر کەمە ئەگە کوفرانێشی کەین بەخوا عەزابی خوای ئینشاءڵڵا ئینشاءڵڵا هەر شکرانەی دەکەین و ئینشاءڵڵا خوای بڕوێتەوە لە قورئانێشدا دەفەرمێ وئین شەکەرتم لەئەزیدەنەکم تا کۆتایی ئەوی دوا پەنا بەخوای پەنا بەخوای ئینشاءڵڵا ئینشاءڵڵا بەڵێ ئەوڕۆ بەچیەوە خەریکی وەڵڵاهی بڕێک شیناین کردووە دەڵ و دان کردووە بۆ شێوەیە بە شێوە ڕەزیێش تۆزەکە شینایی کردووە کولەکەنەوە خار و ئارێ بامێنەوە ئێستاوە خەریکی کولەکە خەریکی کولەکانم ئەو داون ئاوم داون لیان دەکەینەوە و ئەرێ وەڵڵا سەرچاوەی ئاوی ئێرە بۆ ئاودانی زرعاتی لە شوێ وەڵڵا دووسێکان کەن هەنا مزگەوت و یەک دووەکی دی ئاجا بە نۆرەیە شەو ڕۆژی عەوزن کردووە دەوێی دەکەین و بە نۆرێ خۆن پێیان دەدێری تووشی کەم ئاویە نابنەوە نانا لە خوای بەزیاد بهێندە زۆر نین ماڵەکەن بە 5 ڕۆژان شەو ڕۆژێکی خزەکەوی بە شێ دەبێت قەناعەت بەشێ قەناعەتێن هەیە زۆر چاکە بەرەکەتی داوێ قەناعەتن هەیە پێی مام حەمەد ساڵانە لە مانگی چەندەوە ئەو کولەکە شتانە دەچێن و بڵێ بەش بەخوای تەقریبای بەدەنکیش بیان بە شتڵ لەوانەیە دوو مانگ ببێ تقریبان هەرێەوە دوو مانگ دەبێت ئەرێ وەڵڵا پاشی وەختی چاقاندون موزە ئاستاشەوە گەیونیەوە ماوەیە کە تقریبی زۆر کوڕ جار دەبێ خەریک بی کاسە بیاروا وردە وردە ئەرێ وڵا شتێکیش پێی وەڕاز نابی دەرمان و شتیان پێویستە بۆ وڵای دەرمای گەزۆ مێشولان جارجارە پێ دەکەم ئەی نەخۆشی و فتڕیات شتیوان بەرێ وەڵا دەشیانگری بەڵان هەر دەبێ زەرعاتی هەیەی خاری کە زۆر مێشولەی بە زۆریە بامیە ئەرێ دەگە خەریکی دەرمانیان پێ بکەی جارجارە و دەرمانەکەش خۆ خراپن بەڵام هەر مەجبوریە گە هێندا وانێکی کرد نافرۆشێن دەرما کولەکە خارەگە مێشێ لێدا ناخورێ ئەرێ وەڵا هەر کولەکەت کرد دنیاشتێکی وڵای خارە و جا بڕک بامێنە و بڕک دووسێ خەت تەماتەنەوە هەر بەشێ ئیدارەیە ماڵە خۆیە ئەو گەڵا کولەکە وڵا زیادنەوە نامبینی ئەوە بفرۆشتنێ دەبن ڕاستە دەینشاءڵڵا خێر بداتەوە یا ڕەبی ئینشاءڵڵا خێرێ بداتەوە ئەی لەو گوندەی مام حەمەد بێزگە لە کولەکە و ئەوانە زرعاتی دیکە چ دەکەین وڵای دەغڵودان دەکەین ئەرێ وڵای لەخوای بەزیاد بێ گەن وەجوویە ئەی باغات و شتیشی زۆر بەخوایشن هەیە هێندەکان هەیە هێندەکان نینەوە هێندەکان هەر بەشی خۆنە هێندەکانشی ئیزاکردنیشە فرۆشتنی خێردار بێ ئینشاءڵڵا ئینشاءڵڵا ئەی مام حەمەد سەرچاوەی ئاوی خواردنەوەتان لە شوێ وەڵڵاهی شوێنێکەوە لە سەرێ پرۆژێکیان بۆ کردوین بەڵام لە مێژە پرۆژەکە قابلیەوەی هەیە الان نۆژن بکرێتەوە بەڵانە بەخوای نەکراوە ناوەڵڵا چەند ساڵە بۆتان وەڵڵای تقریبن لەوانەیە 20 ساڵ ببێ ئەرێ بەخوای وڵایی پێویستی هەیە بەڵام جاگە بەخوای تەواوێکە تقریبی کیلومتر 3 کیلومتر دەبێت دوورە ئینشاءڵڵا ئەگەر حکومەت بۆ نوانە کاتەوەڵا ئەرێ وەڵڵا ئیشێکی باشەکە بۆ نوێ کاتەوە دووبارە دنا حوزەکەی هاتۆتە تەقینێ بەڵێ من وا بیستم کە لە ساڵانی پێشوودا ئاویشان داوەتە قەڵاتزێ بەڵێ ئاوەکەن بۆ قەڵاتزێ ڕۆی ئاوێ داودیە ئاوە زۆرەکە و ئاوێ چاکەکانی خاتونەستە ئەلعان نیوەی قەڵاتزێ لەسەر ئاوێ داودیەیە ئێستاش پشتاویان کردوین بۆ ئارێ بەخوای هەر جادەشن بۆ قیل ناکەن هەر پرۆژێک چاکشن بۆ ناکەن ناوەڵاوەکەن ڕۆیوە ئینشاءڵڵا ئەگەیشتەکەن بۆ بکە جادەکەن بۆ قیرکا و پرۆژێکی ئاوێن بۆ چاکاتەوە و ئەلعانەوە وەڵا کەمە ناو هەیە یا خواردنەوێ ئارێ وەڵا جاد بەڵاگە بیکا هەمووی پێویستە گەنەشی کاوە سەڵات نییە ئینشاءڵڵا دەیکا بەرێ وەڵا وێنجەشم کردووە بەشێ مانگا بەخوا جارجاران درو ئێستا ماویەتی ئارێ بچین ڕابچین وێنجە شێش بدروین زانم داخوا قەوەتێک گەنجیەت ماوە قەوەتێک گەنجیان نەما بەڵام ئینشاءڵڵا ئێستاش هەر باشی بەخوای ئێستاش لە زۆر گەنجی دێ ئێستا الحەمدولیلا لەخوای بەزیاد بێ لەخوای تۆ ڕاوە لە لاقی نەدەی بە لەباری غەمت نەبێ ئیوانیان نیە لە ساغ بێخوا مام حەمەد بەڵێ سوودی ئەو وێنجەی چییە وەڵا جا وێنجە بۆ ماڵاتی زۆر شەرتە بەڵێ ئەوە وێنجەم کردو ماگاچشم هەیە و بۆ یەک مانگای هەموو وێنجەت کردووە زۆر نیە خۆ کۆڕخوا زۆرە هەڵداتەوە گاوی دەی هەڵداتەوە
هەڵدەدا تۆ تاولا دەدرومە ولاشین دەبێتەوە ئەرێ وڵا خوا بەرەکەتێدا ئەرێ وڵا الحەمدولillah لە فەزڵی پەروەردگارە لەخوای بەزیاد بێ ئەوە لە باتی چی دەیدێ ماڵ وەڵڵاهی هەر دەیدەمە کاوالی کشی هەیە بەڵام مێزێکێشی هەر بۆ دەدروم هەموو بانیێ وارە دەڵێن گۆشتی ساتر پێدەگرێت زۆر قەڵاو دەبێت چاک ئەوە دەڵێن بۆ کاوڕی بۆ مانگا بەڕاستی یەکەمە دەڵێن بۆ ماڵاتی بۆ برینی مەعیدەشی شتێکی زۆر بەسوودە ئەو وێنجانی چارەسەری برین وەڵڵاهی ئەو شتای زۆرم نازانم چۆنە بەڵام دەڵێن بۆ قازانجە زۆر ئینشاءالله هەر قازانجە ئینشاءالله بدرو دەبەر بدرو ماری تێدانی نا ماری لێ نینە لە مێژە دەیدروم مارم لە تێدا نەدیوە ئینشاءالله هەری سەلامەتی ئینشاءالله لە بارکەم سانم لە لای مامۆستا ئەحمەدم کە مامۆسای قوتابخانەیە و دانیشتووی گوندەکەشە دەمەوێت چەند پرسیارێکی ئاراستە بکەم ئینشاءالله مامۆستا گیان سەلام عەلەیکوم وعەلەیکوم السەلام ورحمەتوڵڵاهی وبەرەکاتوه خی گەورە لێت ڕازی بیا ڕەبی زۆر سپاس سەلامەت بیا خوا مامۆستا لایانی کردی پەروەردەیی چۆنە لەم گوندەیدا سەرەتا بەخێر هاتنی ئێوەی بەڕێز دەکەم ئەوەی ڕاستی بێ گوندەکەمان لە ساڵی 2002ەوە قوتابخانەی لێ قوتابخانەی بنەڕەتی 1/6 و لەو ساتەوە تا ئێستا بڵین بە بەردەوامی قوتابخانە هەبووە و بەردەوام بووین من وەکو یەکەمین مامۆستا بڵین لەو گوندە سەرەتا ئەم قوتابخانەیەم کردەوە بەخۆ بەخش پێشتر لە گوندی ئاڵان یەکەم جار دامەزراندنم لەوێ بوو بەڵام دواتر بەخۆ بەخش هاتم لێرە ئەم قوتابخانەم بڵین کردەوە تەنها بووم وە دواتر لەو کاتەوە تا ئێستا بڵین منداڵانی ئەو گوندە لەگەڵ خوێندن تێکەڵن و دەخوێنن و بەردەوام بوون لە خوێندن تا ئەمڕۆژ من ئەوە 22 ساڵە 22 ساڵ لێرە بڵین مامۆستام و بەڕێوەبەری قوتابخانەکەم چەندان مامۆستای دیکەش لە قەڵازیەوە دێن تەشریفیان لێرە خزمەت دەکەن بە هەمومان خزمەتێکی متەوازیانەی بڵین خەڵکی گوندەکە و منداڵانی ئەم گوندە دەکەین و زۆریش بڵین ئاسوودەین لەگەڵ پیشەکەمان هەرچەندە معانات مامۆستا معاناتی زۆرە بەگشتی بەڵام خزمەتی خۆمان کردووە و لەسەریشی بەردەوامین ئەمە بەنسبەت قوتابخانەوە بەنسبەت بڵین بەشەکانی دیکەی وەکو مزگەوتیش بڵین لێرەش مزگەوت بڵین کاریگەری زۆری هەیە بێگومان مزگەوت دەور و کاریگەری زۆر لەسەر کۆمەڵگای کوردی هەیە و ئەگەر دیقەت بگری لە هەر شوێنێک ئەگەر 2 ماڵ 3 ماڵ لە گوندێک بن پێش هەموو شتێک خەم لەوە دەخۆن کە چۆن مزگەوتێک بنیاد بنێن ئێرەش بە هەمان شێوە بڵین لە 91 دوای ئینتیفازە کە هاتینەوە بۆ ئێرە دوای کۆڕەوەکە خەڵکی ئێرە لە ساڵی 93ەوە 92 زستانی 92 ئێمە لێرە بووین خەڵکی ئەم گوندەی ئاوادان کردەوە دواتر لە زستانی 92 کە لێرە بووین اینجا ساڵێک دواتر لە ساڵی 93 خەڵکی ئێرە هەرچۆنێک بێ دەستیدایە دروستکردنی مزگەوتێکی بنیاتنا لە بەم شێوەی ئێستا کە هەیە دیارە ئاوا نەبوو دواتر لە ساڵی 2006 بڵین تەعمیر کرا و بنیاترایەوە سەر لە نوێ بەم شێوەی کە ئێستا هەیە خەڵکی کە ئەلحەمدولillah لەگەڵ دینداری تێکەڵە و حتا سەرەتا کە مەسەلەن خەتیب نەبوو لێرە لە قەڵازێەوە مەسەلەن مامۆستای دیکە دەهاتن بە دوایاندا دەچوون دەهاتن بۆ ئێرە وتاری هەینیان دەدا و دەشیان بردنەوە و هاتشوشیان پێدەکردن مەسەلەن ئەوە بەو شێوەیە دواتر من وەکو خۆم بڵین ئەم ئەرکەشم گرتە ئەسۆ ئیمام و خەتیبیش مەسەلەن خەتابەکەشیان هەر بۆ ئەنجام دەدەم لێرە وەکو ئەرکێکی مەسەلەن سەرشان وەکو هەم هاوڵاتیەکی ئەم گوندە وەکو دینداریەک کە لە سەرشانی هەر هەمومان فەرز و واجبە ئەرکێکە
مەش مەسەلەن مزگەوت خەڵکەکە هاتوشۆی مزگەوت دەکات جومعە دەکرێت لەم گوندە جەماعەت دەکرێن هەموو جەماعەتەکان لێرە لەم گوندە ئەنجام دەدرێن لەخوا بەزیاد بخوای گەورە لە هەموو لایەکی قبول بکە ئینشاءالله. ئینشاءالله خوای گەورە پاداش بداتەوە مامۆستاژیان بەڕاستی نمونەی وەکو جەنابتان کەمن ئێمە قەرزداری ئێوەین کە لەلایەک خزمەتی کەرتی پەروەردە و لەلایەک خزمەتی مزگەوت و خەتابەت و بەڕاستی نمونەی وەکو ئێوە و خۆبەخشانی وەکو ئێوە کەمن. خوای گەورە نمونەتان زیاتر بکات ئینشاءالله. لێمان قبول بکە ئینشاءالله. اللهم ئامین. ببێتە توێشی قیامەت ئینشاءالله. مامۆستا دەبینم لە پشت خۆمان قەبرستانێک هەیە شێخ فەرخی پێ دەڵێن. ئەگەر کۆمەڵە زانیاریشم لەسەر ئەوێ بدەیتێ. شێخ فەرخ ئەوەی ڕاستی بێ بۆ ئەم گوندە مەسەلەن شتێکە کە شتێکی مێژووی وەکو ئەسەر و وەکو شتێکی مێژووی کە لە باو باپیرانمانەوە مەسەلەن لێرە وا مامەڵی لەگەڵ کراوە کە شتێکی مێژوویە شێخێکە پیاوچاکێکە کە وا مامەڵی لەگەڵ کراوە کە لە ناو گۆڕستانێکدا کە گۆڕستانێکی گەورەیە خەڵکێکی زۆر تیدا نێژراوە ئەمەش دلیل لەسەر ئەوەی کە ئەو هەموو گۆڕستان و هەموو مردووەی کە لەم گۆڕستانە نێژراوە دلیلە لەسەر ئەوەی کە دەبێ ئێرە قەرەباڵغی و شار و ئاواییەکی زۆری لێبوو بێت لێرە یا لە دەوروبەری ئێرە چونکە گەر دیقەت بگرین لەوەیە گۆڕستانی قەڵازێ هەر ئەوەندە ببێ لە هەر شوێنێک کە هەڵ دەتەوێت کە قەبرێک هەڵقەنیت بۆی کەسێک کە بینێژی لەوێت دەگەی ئێسک و پرسکی کۆن ئەوەتە عنی شوێنێکی مێژوویە و خەڵک لە جاراندا زیاتر مەسەلەن زیارەت و دەهاتن بۆ مەسەلەن بۆ شێخ فەرخ بەڵام ئێستا کەم بۆتەوە ئەو دیاردەیە خەڵکێکی کەم مەسەلەن بۆ مەسەلەی زیارەت و بۆ ئەوەی کە هەندێشت کە باز دەکرێت کەم بۆتەوە خەڵک و ئێمە وەکو خەڵکی گوند وها سەیری دەکەین کە شتێکی مێژووی وە زۆر کۆن و باو باپیرانمان کە لێرە نێژراون مەسەلەن باوک باپیر باپیرە گەورەمان کە لێرە نێژراون ئەوە بەبیری هیچیان نییە کەواتە ئەمە شتێکی کۆنە شتێکی زۆر کۆنە و دەقیق زانیاری لەسەر ئەم شەخصە ئەم پیاوچاکە ئێمە وەک پێویست نایزانین بەڵام ئەوەی کە هەیە خەڵکی گوندەکە بە چاوێکی ڕێز وەکو کەسێک کە مردووە وەک چۆن مەسەلەن هەموو مردوویەک هەموو مسلمانێک کە دەمرێ قەدر و ڕێزی هەیە تەنانەت لە ئیسلامدا بە مردوویش ئەم کەسەش هەر بە هەمان شێوە قەدر و ڕێزێک قەدر و ڕێزی خەڵک بەرامبەر بە ئەم پیاوچاکە هەیە وەکو پیاوچاکێک کە ئینشاءالله پیاوێکی باش بووە سیر دەکرێ و ئەگەرنا بێگومان داواکردن پاڕانەوە و داوای هەر شتێک کە ئینسان بیکات دەبێت لەبەر خوای بیکەوت تاو ذاتی ئەڵڵا و تاو واتە جیاوازی نییە لە نێوان گۆڕی شێخ فەرخ و گۆڕەکانی تردا هەمویان وەشێک ڕێز لێ ژیراون و وەکو مسلمان و وەکو ئیسلام هەمویان جێ ڕێزن جێ ڕێزن و دعای خێریشان بۆ الله خوای گەورە لەوانیش و لە ئێمەش خۆش اللهم آمین ئەجمعین جێگەی ئەوانیش بەهەشتی فیردەوس بین اللهم آمین ئینشاءالله خوای گەورە پاداش بداتەوە مامۆستا گیان ئەزیەتم دای زۆر سپاس سەلامەت بیاخوا سپاس بۆ جەنابەت سپاس بۆ ڕوونکردنەوەکانی جەناب